وەکو خاوەنی بیرۆکەی دروستکردنی ئەم بۆردی مافارێزانی گەنجان کە بە هەمانگی لەگەڵ ڕێکخراوی بەنای کار و کۆمەڵی ڕێکخراوی تری سلێمانی کۆمەڵی کەسایەتی ئەم بۆردە دروستکراوە بۆ خزمەتکردنی گەنجار لە بواری دامەزراندنی گەنجان لە هەموو کەرتی تایبەت و لە کەرتی حکومیشە ڕێکخراوەکان و کەسایەتەکان هەمومان لێرە کۆبوونێتەوە بۆی ئەمڕۆ ئیڤێنتی ڕاگەاندنی بۆردەکەیە بۆی بتوانین لە داهاتووە خزمەتی گەنجان بکەین. ئێمە مەجموعەیەک ڕێکخراوی ناحکومی کۆبوونێتوانێ لە دەستپێکی کارەکانمانە ئێمە وەکو خۆمان کە ئەم بۆردی مافپارێزەرانی گەنجان ڕادەگەینین ئەبین بە حەلەقەی وەسیت بۆ دامەزراندنی گەنجان و کە ئیتر بەو شێوە زەخمەی کە ئێستا بەرچاوە کە بێکاری زۆر بەربڵاوە لە هەرێمی کوردستان بۆ کەمکردنەوەی ئەم بێکاریە لەلایەک و هەروەها جەخت ئەەکەینەوە لەسەر دامەزراندنی کەم ئەندامان بە ڕێژە ئەو ئەندامەی کەوا موچەی نییە هەموو کۆمپانیایەک یا هەموو کارگەیەک نسبەتێکمان باتێکەوەنە کەم ئەنداممان بۆ دادەمەزرێنێ. پارێزگاکان وەکو جەنابتان دەبینن لە داتا لە جەدوەلەکەیە کامەژەی پێدە دوو باراستنی مافی ئەندازیاران و تەقەکانی خێرانی دارایی 4 5